وەکو دواکۆبوونەوەی خوێندنی ساڵی 2023 بۆ 2024 وەرگرتنەوەی بەرهەمی ڕەنج و ماندووبوونی هەوڵی و قوتابی خۆشەویستەکانمانە بەشداریکردنی دایکوباوکانی ئازیز مامۆستایانی ئازیز بەشێکی تری گرنگی چالاکیەکەمانن دەست خۆش ماندوو نەبن. گەشتین بەبینەوەتان لە کۆتایی ساڵی خوێندنی 2023 بۆ 2024 وەکو ئاگادارن بەڕاستی هەموو پێکەوە بە هەماهەنگی لەگەڵ پۆلێک لە مامۆستای بە ئەزمون و ماندوونەناس و بە هاوکاری و هەماهەنگی ئێوەی ئەزیز و خۆشەویستوانیمان ساڵێکی زۆر باش تێ بپەڕێنین لە خوێندنی ئەم ساڵ کە ساڵێکی پڕ چالاکی بوو، پڕ بەخشینی زانیاری بوو، پڕ وەرگرتنی زانست و پەروەردەیەکی جوان بوو. ئێوە و گوستافی ئیداری قوتابخانەکەمان بە هەماهەنگی لەگەڵ هەردوو یاریدەدەرەکەم مامۆستادیانە و مامۆستا بێژین بەڕاستی هەوڵمانداوە هەمیشە باشترینەکان پێشکەش بە قوتابی ئازیزەکانمان بکەین، دوجاریش هەوڵ بدەین کە گروپێک لە منداڵ و لەنەوەی دواڕۆژ پەروەردە بکەین کە لەم خاک نیشتیمانەیە دوجار بتوانن بە کۆمەڵێک لە زانست و بە پەروەردەیەکی جوانەوە خزمەت بە گەلەکەمان بکەن. بەڕاستی پێمان باش بوو لە نزیکەوە بۆ کۆتاجار کۆ ببینەوە بۆ ئەوەی لە چالاکیەکی خەنجیلانەدا بتوانین ئەنجامی کۆتایی ببەخشینەوە بە قوتابیەکانمان کە بەڕاستی ڕەنج و ماندووبوونی هەم خۆیان هەم ئێوەی ئەزیز وەکو خێزان و دایک و باوکی ئەوان.
مارگرێت هیوایەک بۆ ئایندەی منداڵەکانتان.